وڵاتمە. بینەرانی ئازیز، ئێستا و کەسەی زۆرترین کاری بۆ پاراستنی ژینگە کردووە لە ساڵی ڕابردوودا هەڵدەبژێرین. جەنگۆ بەمان باسکە کە چیت بەخشیوە بۆ خاتری ژینگە. سلااومەیە بۆ خزمەکانی ئەوروپا بە تایبەت پورەمەنیجم. ئەمە لە ساڵی ڕابردوو لە قەراغ بەنداودا هەرکەس زبڵی فرێدا بواە ئاوەکەوە بەربارانم دەکرد. بژی کوڕی خۆ، بەڵام ئامۆژگاری و نەرمونیانی ئامانجی باشتری دەبێت. ئەندە ئەیتۆ ئەمنیش سڵاو هەیە بۆ خێزاری خۆشەویستم بەڕاستی هەرچی هەبە لە سای تۆیە ئازیزم. خاڵە من ئاگام لە دوو دێراخت بوونەم هێشتوە کەس بیان بڕیت. زۆر باشە کوڕی خۆ، بەڵام خۆزگە هەوڵێکی فێرکاری بدا بە بۆ پاراستنی هەموو درەختستان. حەسرە ئەیە تۆ چی؟ خاڵە حەسوو هەر لە ماڵ بووە ناشێ بە نیاز بە خەڵاتی بکەن ها؟ جێگۆ ڕاست دەکا خاڵە حەسۆدەی کردووە بەخەم. سلااوەمەیە بۆ هەموو خەڵکۆی و پارێزەرانی ژینگەی کوردستان. ئەمن لە ساڵۆی ڕابردوودا کیسەی نایلۆنۆم بەکار نێناوە. کۆن دایکۆم تورەکەیەکی جوانە و گونجاوی بۆ دروست کردبووم. لە قوماشۆی خام هەر کات دەچوون بۆ شتکردن لەگەڵ خۆم دەمبرد وە کیسەی نایلۆنم بەکار نەدێنا. لەو ساڵەدا 37 کەس ڕۆشن فێرکردن کە ئەو کارە بکەن. هەمومان ئاگادارین کە کیسەی نایلۆ خەسارێکی یەکجار زۆری بۆ ژینگە و تەندروستی و ژیانمان هەیە. بە سوپاسەوە بۆ جەنگە و ئەندا براوەی خەڵاتەکە ئەسۆیە! ئەلۆ خوشکێگیان لە ماڵەوە قوماشی خامانەیە دەبێت تورەکەیەکی جوانم بۆ دروستکەی. بەدیلی کیسەی نایلۆن بەکارهێنانی تورەکەی قوماشی دۆستی ژینگەیە. بەهۆی ئەوەی دەتوانرێت زۆر بەکار بهێنرێتەوە، درەنگتر خراپ دەبێت زووترشی دەبێتەوە بە دۆستی ژینگەدا دەنرێت، چونکە پێکاتەکەی سروشتی و ئەندامی لە سروشتەوە بۆ سروشت. ماوەیشی بوونەوەی لە ئەودا 2 بۆ 5 مانگی دەبێت و لە خاکیشدا 2 بۆ 3 مانگ دەخایێنێت. دەتوانرێت 131 جار بەکار بهێنرێتەوە. لە کاتی فرەدانیدا لە هەر کەش و هەوا و بارودۆخێکی ئاو هەواییدا شی دەبێتەوە و نابێتە مادەی ژەهراوی. تکایە با بۆ پاراستنی ژینگە و ئاژەڵان و خۆمان بەکارهێنانی کیسی نایلۆن کەم کەینەوە و تورەکەی خام بەکار بهێنین.